زۆر گەنج لێمە پرسێ مامۆستا دەجال یعنی ساختەچی کڵاوچی بەس بۆ پێوتێ مەسیح پێڵن مەسیحی دەجال مەسیح ناوی عیسایە سەلامی خوای لێبێ ئەی بۆ بەم دەجالە فێڵبازەشان وتێ مەسیح ئالێرەیە زۆرێک لە زانا کۆنەکانی ژنیان پێکاوە ئەگە کتێبی کۆن بخوێنیتەوە هەنگێکیانە فەرموون ئەڵێن لأنه ممسوح العين لەبەروی خوای گەورە ئەم چاوی سڕیوەتەوە چاوی نیەر گۆشتێکە ئاوا هاتووە ئەم چاوەشیانی ئەبڵەق و دەرکڵۆقیوە لەبەرەوە چاوی کوێرە پێوتێ مەمسوح العين چاو سڕاوە کۆمەڵی کاڵێن نەعلێنەوە يمسح الأرض في 40 يوما چونکە لە ماوەی 40 دانە ڕۆژە هەموو سەرزەوی مەسحەکە ئەگەڕێ لە ماوەی 40 دانە ڕۆژە پێغەمبەر صلی الله علیه و سلم بازەکەڵێن لە ماوەی 40 ڕۆژە کە مودەی حکومەکەیەتی کە ڕۆژ یەکەمی بە ساڵێگەچێ و دووەمی بە مایەگەچێ و سێمی بە هەفتەیەگەچێ و باقی 37 ڕۆژەکەی تری و ڕۆژانی خۆمان وایە ئەڵێن لەو ماوەکەمەیە هەموو دنیا ئەگەڕێ ئەڵێن لەبەرەوە پێوتێ مەسیح لە سیاحەتەوە هاتووە لە گەڕانەوە هیچی وانییە ئەدان بۆشی پێوتێ مەسیحی دەجال وە چۆن قەناعەت بەو خەڵکە ئاکاڵێ من خوام پێتان بڵێم چۆن بە یەک طەریقە بە یەک شێواز ئەگەر سەیری دنیا بکەن ئەمڕۆ نزیکەی 2.5 ملیار بۆ 3 ملیار کەس لەسەر زەویە ئەڵێن ئاب و ئیبن و ڕۆح القودس ئەڵێن عیسا خوایە و کوڕی خوایە ئائستا لەسەر ئەم زەویەیە نزیکەی 3 ملیار کەس لەسەر زەویە ئەڵێن عیسا خوایە و هاواری لێکەن باشە ئەم مەلعونەش کە کاتێ دێ ئەزانن ئیدعای خوایەتێکی چییە ئەڵێ من عیسام دابەسیمەتەوە خوای بە ناوی عیساوە دێ خوایەتیەکە خۆی جارێ 3 ملیار کەس ئامادەی و هەر پێشتر ئیمانی پێهێناوە هەر 3 ملیار کەس دەڵێ عیسا خوای ئێمە حازرە بەس ئەوەی لەسەر قەناعەت بەم 3 ملیارە بکاکەوە من ئەو عیسام لەگەڵ قەناعەتی بەم 3 ملیارە کرد خۆ خەڵکە قەناعەت دەکا کامە خوایە چونکە ئەوان توانە پێشتر خۆیان قەناعەت پێ کردووە شەیتان هەمیانی ئامادە کردووە ئەوتە هەموو 3 ملیار خەڵکە ئەڵێ چی ئەڵێ عیسا خوایە ئەوکەی کامێنێتەوە ئێمە ئامێنێتەوە قەومەکانی کامێنێتەوە بۆی قەناعەتمان پێ بکاکەوە خوایە کە عیسایە مەسیحەکان ئەڵێن چی خەڵکەکە چی پێڵێن باشە کاکە تۆڵی من خوام عیسا کاکە کۆمەڵی نیشانەی هەبوو ئادی چی کردو عیسا مەسەلەن بۆ نمونە خەتەرترین شتێککە عیسا کرد بێتی مردووی زیینوە کردوەوە کەس ئەمەی پێ ناکرێ مردووە لە جاوە چی من بۆ تا زیینوەکەمەوە وەرن کاکە هەر هەموو کۆ ببنەوە لەبەر چاوتانە ئەگە مردووەکەم زیینوو نەکردەوە باوەڕم پێ نەکەم زانم من خوام یان نا وەڵا عالەم کۆ بێتەوە لە دووریادی فەرموو جەناب مردوو زیینوەکەیتەوە بەڵێ ئەچونە سەر قەبرێکام قەبراڵە بژێریەم قەبرە لەبەر چاویانە ڕێک کابرا ئەڵێ ئەمە قەبری باوکمە ئەمەی دایکمە زار باوکم باوکی خۆمای ناسم خۆ هەڵ ناخەڵەتێم ئەبزان باوکم بۆ زیینوە کرێتەوە لەبەر چاوی ئەو هەموو خەڵکەیە ئەڵێ من خواکەتم هەستە وەرە دەرەوە ڕێک سێرەکە باوکی لە قەبرەکەیەتە دەرەوە هاتوو تۆ سێری مۆزەرێ کرد ئەوە ئیسا سەیری هەیە کاری سێحربازەکانەکەن ها لە سێحربازەکان ناچێ زەلامەیە ئافرەتێ خاتە ناو سنووقێک و بە مشار چی لێگا ئەی بڕێتەوە پارچێکە پشاری خەڵکی دوای ئاوای لێکا پێکیۆنێتەوە لاتان غەریب نەبێ هامڕۆ لەبەر چاومانە شتی واکەن فێڵ و تەڵەکێ لە خەڵکێکن بەس ئەم هەر زیاد لە حەد عەجیبە کابرا لە قەبرێتەوە قەبرەکە شەقە بێ و باوکێتی و کابرا من باوکی خۆمە ئەی ناسمەوە ئەوە قسە لەگەڵاکە لە کوڕەکەم ئەمە خوای ڕاستەقینەدا شوێنیکەوە ئیمانی پێبێنە کابرا فەریمانی پێنێ صحابێتی یا رسول الله یعنی چۆن ئەم مەلعونە مردووی پێزی وەگرێتەوە ئەڵێ من خوام خوای گەورە چۆن یاڵە شتی وا بکات پێغەمبەر صلی الله علیه و سلم فەرمووی زۆر لەوە بێقیمەترە بتوانێ مردوو زیین بکاتەوە مردوو نییە خوای گەورە ئەو شەیتانانی بۆ مسەخەر کردووە شەیتانە خۆی خاتە شێوەی باوکی و کەسەوەی دێتە دەرەوە ئەڵێ بەڵێ من ئەوم سحرە چاوبەسە لە چاوی خەڵک ئەکرێ